دەست خۆش بێ و سپاس بۆ تۆ ئازان سڵاوتان لەبێت دووبارە میوانی ئەم جارەی بەرنامەکەشم میوانی ئەم بەشی بەرنامەکەشم کە فرە بەهرەیە هونەرمەندە جوتان لە پارچە موزیکایی بوو کە پێشکەشی کردین لەگەڵ ئەوەیە دوو تابلو هێناوەتە ئێرە کە ئەمە بەشێکی کەم لە کارەکانێتی و لەگەڵ ئەوەشە دەستڕەنگینیکی تریشی هەیە کە لە ڕێی گێچەوە نەخش و نیگار دروستەکات و مێژوو ئەفسانەکانمان دروستەکاتەوە ئەویش کاک ئەدنان قادریە کە لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە تەشریف هێناوە بۆ شاری سلێمانی و بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین. کاک ئەدنان سڵاو دەبێت زۆر بەخێر بێت. سڵاو لە بینەران. سپاس بۆ پارچە موزیکی پێشکەشی کردین زۆر تایبەت بوو. دەستە خۆش بێت. زۆر کەسان من شتێک لەسەر تۆ وەزانم کە بێ پشتگیری کارەکانی خۆت دەست پێ کردووە بێ پشتگیری کارەکانی خۆتەکەیت و توانەوەبەرهەیەکی زۆر باشت هەیە بەڵام زۆر کەس پشتگیریان هەیە و دوای ماوەیەک دائەبڕێنە کارەکەیان بەڵام تۆ بێ پشتگیری هێشتا بەردەوامی لە کارەکەت باسێکی خۆتمان بۆ بکەیت. ڕاستیەکەی کە تۆ حەز و خولیا بوو لە هەر کارێک ئیتر هیچ شتێک ڕێگرە نابێ ئەچی بە شوێنیە یانێ ئەگە بەرنامەیەک و بێ بۆ داهاتوت هەندێک لە خۆتا ببینیت هەوڵی بۆی منیش وەک جەناب دەفەرمی هیچ کەس پشتی نەگرتووم هەموو ئەو کارانی کە کردوومە تا ئێستا لە بواری مادی و هەموو شتێکی لە گیرفانی خۆم بووە هەمووی لە سەرشانی خۆم ڕەنگە پێشووترە بە خۆت خەریکی بەچیەوە بڕۆ خارێکی تر بکە باشترێکە زۆر جار پێم وتراوە زۆر زۆریانەیە ئەوەی کە پشتت ناگرن ڕێگریشت لێەکەن چونکە من لە ناو خزم و کەسم لە ناو دەوروبەرم ئەوانە کەسێک نەبووە کە ئەو کارانە بکە چون خۆم یەکەم کەس بووم کەمێک ڕێگریت بۆ دووسەری زۆر باشە دەستە خۆش بێت باسێکی نەخشی گەچەکەمان بۆ بکەیت ئەم نەخشانە و دروستکردنەوەی ئەفسانەکان لە ڕێی گەچەوە باسێکی ئەم کارەمان بۆ بکەیت دواترینە سەر تابلۆ و میوزیکەکەش ئەم نەخشانە زیاتر لە ویلاکان و کۆشکەکان نایشەکرێ باشە زیاتر بۆ کارتی تایبەتە تر تابلۆکانیش ئەوەی کە تابلۆ ئێستا لە ئێستا خەریک تابلۆیەکی شامارانم 27 ڕۆژ سایسەیشم نێکردووە لەوانەیە 20 ڕۆژتر کاتی بێت تا تەواو بێ هێشتا تەواو نەبووە نانە هێشتا ماوێت باشە ئەوش هەمووی لە گیرفانی خۆم بوو بە پشتگیری هیچ کەس نەبووە باشە فێربوون و چوونە ئەم خولیایەوە چۆن دەسی پێکە چۆن دەستەکرد بەم کارانە هەوردەوردە من لە ئەوڵۆ بە کاری گەج دەسم پێکرد تر دوای ئەوە کەم کەم ئەو ئیشانەم بینی و حەزم لێ کرد وردەوردە چۆن بە شوێنە و ئەلحەمدولیلا باش بووم ئەوەی کە گەرەکەم بوو گەشتۆم پێ باشە بەڵام هەر ئەمەوێت باشتر ئەتەوێ باشتر بیت لەگەڵ ئەم کارانەیە کاری شێوەکاری شەکەیت و لە ڕێی خەڵوز و ئەم تابلۆکانە کێشیت ئەم دوو تابلۆی کە هێناوتە ئێرە
لە ڕێی خەڵوزەوە کێشراوە باسێکی تابلۆکانم بکەیت بۆ ئەوەی کە بتەوێت لە ئەو ئیشی نەقشی گەچا سەرکەوتوتربی پێویستە وێنە کێشانیش بزانیدانم بڕێ بە دوای تەمرینی گەرەک چوون بەشێکە منیش وردە وردە ڕۆشتم بە شوێنیا و کەم وای کرد کە تۆ ماوەیە کە بچی بە شوێنی شێکا کەم وای لێت کە حەزی پێەکەی تر بوو بە حەزێ بۆم و کاتێکە دانیشم وێنەی کێشم چێژی لەوەرەگرم چۆنە وێنەی کەسایەتیەکان هونەرمەندەکانی کێشیتەوە لەرەیە دوو هونەرمەندی ئازیز کە وێنەکانیان کێشاوەتەوە ڕاستەکەی ئەم هونەرمەندانە سەوای لاتوە کەم لەناو ئەم جیلە تازیار نیان ناسن من بەرنامەم ئەوە بوتم 15 بۆ 20 کەسیان بکێشمەوە ئیتر لە لای هەر وێنەیەک پێشانگایەکدا بنێم لای هەر وێنەیەک بارکۆدێکی بۆ دانێم ژیان نامە و گۆرانیەکانی وەک چۆن بەسەرکردنەوەیەکیان لە شارەکانی وەک کرماشان وەک سنە سلێمانی هەولێر ئەم شارانە کە بناسرێنەوە بەڕاستی ویان لاتوەم هونەرمەندان زۆر کەس نیان ناسن و ئەم جیلە تازە باشە لە هیچ پێشەنگایەکە بەشداریت کردووە یان پێشەنگای تایبەت بەخۆت هەبوو یان بەنیازیت لە هیچ پێشانگایەکە بەشداری بکەیت لە پێشانگا لە گەل زانکۆیەکی تارانە بەڵێ لە بریتانیا و ئەڵمان و لە ئەرمەنستان دووجار جارێکیش لە تاران پێشانگام بووە لەگەڵ ئەوانە لەگەڵ ئەوانە کارت کردووە و پێشانگای بەشداریت کردووە بەڵام چی سەبارەت بە شەبنە شاری مەریوان و شاری سلێمانی شارەکانی دیکەی کوردستان ئەگەر پێشانگای تایبەت بەخۆتت هەبێ وڵای بۆ پێشانگا ئەبێت کە بتەوێت تایبەت بەخۆت ئەبێت کاری زۆر ببێت تەنان بۆ نمونە 20 دانە 15 دانە کارت بێت تابلۆت بێ بەڵام هێشتا تابلۆکانی من نەگەین بۆنە چونکە تۆ مەجبوری ئیش بکەیت بەڵێ ئەگەر پشگیریەکەت نەبێ ئەگەر لەسەر ئەرکی خۆت بێ کەمێک قرسەتەوە دانیشی من بۆ تابلۆیەک ئەو تابلوانەکە لێرە هەر تابلۆیەک 15 ڕۆژ من ئیشم لەسەر کردوە سێ کاری جیاواز و هەر یەکەیان توانای تایبەت بەخۆی ئەوێت هێزی تایبەت بەخۆی ئەوێت کامیان زیاتر لە ڕۆحی خۆتەوە نزیکە زیاتر ئەو گەچ حەزم بۆ کاری گەچێ ئەم حەزە چۆن دروست بوو بۆ کاری گەچ و بۆ نەخشی گەچ نەخشی گەچە خۆشی لەوایە تۆ ئەگەر تیکێکی لێ بشکێن یا خراپێت دوایە توانی لێ بیتەوە هەر وەگەوەی کە نشکاپێ بەڵام ئەم تابلوانە زۆر ئەگەر بێت و ئەو تابلو من 15 ڕۆژێکی لەسەرکەم یە قەتراوی لێ بکەوێ ئەوەی وێنە کێشانە خراپە بێ بێگومان تەواوی کارەکەت سفر بێتەوە باشە سەبارەت با کاری گەچەکە و نەخشی گەچەکە بیرەدەوە نەکردەوە کە خوڵ بکەیتەوە بۆ کەسانێک بۆ گەنجانی کە حەزیان بەم کارە هەیە و حەز بە فێربوونی ئەم کاراکەن پێم خۆشە و هونەرە بێنمە هەرێمی کوردستان چونکە گەنجانی ئەمە هیچ کەم نین لە وڵاتانی دراوسێ بگرە زیاتریشن و بەهرەمەندتر و بەتواناترن ئەگەر لایەنێک بێ پشگیریەک بێت بۆنە زۆر پێم خۆشە حەز ناکەم بە تەنیا من بم بە دان کەسی تر لەم شارە بێ وەکو منەوەی شە بکە باشە کاگەدان تۆ باز لە پشگیری و باز لەواکەیت کە هیچ پشگیریەک و هاوکاریەکەت نەبووە بەڵام ئەگەر پشگیری و هاوکاریت هەبێت کارەکانە زیاتر بەرەو پێشەوە چی ئەەکەیت ئەگەر گریمان ئێستا کەسێک بینەری بەرنامەکەی ئێمە بوو و حەزی کرد دایکێک لە کارەکانە پشگیری تۆ بکات خۆلی فێرکاری دانێم هەموو ئەفسانە کوردیەکان زیینووەکەمەوە بەڵێ ئەو پرۆژەی مەسەلەن ئەو کۆشک و ڤیلا و ئەوانە کە لەم شارە هەیە من نەتوانم جوانتری بکەم بە هونەرەکە مەتوانم جوانتری بکەم و خزمەتێ بکەم دەست خۆش بێت کاگەندان زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئامادەبوونت بەڵام ئەمانەوێت بە پارچەیەک میوزیک کۆتایی بە بەرنامەکەی ئەمڕۆمان بێنی ئەگەر دڵمان نشکێنی سوپاس دەکەین لە خزمەتام شتێکیش هەبێت لە کۆتایی بتەوێت ئاماژەی پێ بێیت فەرموو دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ کەناڵە جوانت لەش ساق و سەلامەت بن ئینشەڵڵا سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین من بە مەڵاوی خۆم بکەم بۆ پارچە میوزیکی تۆ کۆتایی بەرنامەکە هێنی تا تۆ خۆت ئامادەکەی ئایزانی ئێمە گەشتینە کۆتایی کورسات مەگەزینی ئەمڕۆمان تەواوی بڕگە و بابەتەکانتان پێشکەش کرا هیوادارین کە میوانێکی ڕۆحسووگ بێتین با پارچەیەک میوزیک با دەست و پەنجەی کاک ئەدنان قادری کە لە شاری مەریوانەوە تەشریفی هێناوە کۆتایی بە بەرنامەکەی ئەمڕۆمان هێنین هەمیشە شاد و بەختەوەر بن